بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی دەرەوەی یاریگای ئەمەلای ئێوەی خۆشەویست. ئازیزانم بەرنامەیەم جارەی دەرەوەی یاریگام تایبەت کردووە بە یاری کلاسیکۆ کە بڕیارە ڕۆژی شەمە لە کاتژمێر 3 پاژنیۆڕۆ لەسەر یاریگای سانتیاگۆ بەرنابێوی تایبەتبانی ڕیال مەدرید لە نێوان هەردوویانی ڕیال مەدرید و بەرشەلۆنە بەڕێوە بچێت. بۆ ئەم بەرنمەیەش جیاواز لە بەرنمەکانی چەند ساڵی ڕابردوو کە بۆ یاری کلاسیکۆ ئەنجام داوە هەوڵم داوە شیکاریەکی ورد بۆ شێوازی ئەنجامدانی کلاسیکۆ بارودۆخی و دووتیپە لە یاری کلاسیکۆیە لەو ڕۆی کە لای بینەر تا ڕادەیەک شاراوەیە باس بکەین بە تایبەتی لە بواری ڕایەنەری لە بواری بارودۆخی دەرونی یاریزانان بۆ ئەم یاریە گرنگە. بە خۆشحاڵیشەوە بۆ قسەکردن لەسەر ئەم یاریە میوانداری هەردوو مامۆسای بەڕێز مامۆستا سەلام عومەر کە یاریزانی پێشووی یانە ناودارەکانی عێراق هەروە ڕایەنەری تیپیکچانی هەڵبژاردەی عێراقە و لە هەمان کاتیژا مێژوویەکی گەورەی هەیە لە کوردستانیشە کە لەو ماوەی هاتۆتێرە کە خزمەتی کردوون لە هەمان کاتیشە ئێستا مامۆستای پەیمانگەوەرچیە سوپاسی ئامادەبوونێکم هەروە بەڕێز مامۆستا شۆڕژ عەبدوڕەحمان کە بە هەمان کات دەویش مامۆستایە و خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆسە لە هەمان کاتیشە یاریزانێکی دیار بووە لە سەراسی کوردستان مامۆستاگیان سوپاسی ئامادەبوونی جەنابیشەکەم. ئوستاز لە جەنابتەوە دەست پێ دەکەم حەزەکەم بەو باگراوندەی خۆ کە لە ڕاضە هەم وەکو ئەوەی کە وەکو یاریزان و وەکو ڕایەنەر بەڕێت کردووە هەمووکەوەی کە ئێستا بوویتەتە بینەرێک یاوە تا هەر بەردەوامی لە کاری ڕانەراتی لە هەمان کاتدا بینەری. بابزانم تەجروبەی چەند ساڵی تۆ لە بینینی یارەکانی کلاسیکۆیە یاری کلاسیکۆ چواتایەکیە بۆم تیپە بۆ کە لەگەڵ ئەوترێ یاری کلاسیکۆ هەموو شتەکان ئەوەستێ لە تۆپی پێیا و هەموو چاوەکان نەچێتەوە سەر کلاسیکۆ. بسم الله الرحمن الرحیم سپاسی تۆکەم و سپاسی کارمەندی قەناتەکەتان و سپاسی مامۆستا شۆڕش. کلاسیکۆ متعەیە خاصەتەن یاری بەرشەلۆنە و ڕیال هەستەکەی شتێک وەکو فیلمێک جوان سەیریەکەین چاوەڕی هەموو مجتەمەعی دەرەوە و ناو و بەچی ئەتیافی بەچی مجتەمەعی چاوەڕی ئەم یاریەکە بۆچی سەبەبەکەی دوو تەرەفی تایە تەرەفەکە دائیمەن تەنافوسی تایە لە دەوریەکەن سەیریکە بەرشەلۆنە و ریال باشترین یاریزان هەمووی عالەم هەردوو تیپەکە تایە قمەتی ئسلوبی یاریکردن تازە هەموو شتێک تایە گۆڕانکاری لە تۆبی پێ تازە تایە یعنی هەندێک حاڵەتی تایە حەزەکە دائیمەن مشاهد ئەو مجتەمەعی کۆمەڵی خۆمانە سەیریەکە ئەوە جانیبێک جانیبی دووهەم فەند متعەتیایە لە یاریکردنمان ئێمە زانین هەمومان فێرە بین لە مجتەمەعی دەرەوە دووگۆڵی چۆنێتی وەستانی یاریزان لە ساحە چۆنیتی ئیشکردنی بە تۆپ جلوبەرگیان دائیمەن ئەم مجتەمەعی خۆمان خاصەتەن مجتەمەعی کورد دائیمەن سەیری جلوبەرگ شتێک تازە هاتووە یعنی هەندێک حاڵەتی تایە حالەی نەفسی تایە حالەی متعەی نەفسی تایە متعەی فەنی تایە لەم یاریەکانە فەم کلاسیکۆ شتێک مهمە بۆ مجتەمەعی ئێمە سەراحەت زۆر باشە. ئوستاز ئەمەوێت لە تۆش پرسم ئایا کلاسیکۆی ئەم جارە بە تایبەتی ڕیال مەدرید و بەرشەلۆنە ئایا بزانین بۆ نمونە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە بینیمانە کلاسیکۆکان هەنێکی گەشتۆتە ینی لوتکەی کە سەرانسەری ژیان کبووە لە بینینی کلاسیکۆە بۆی بۆم یاری کلاسیکۆی ئامادەبێ دەپرسم ئەم یاری کلاسیکۆیان ئایا چۆنە ئایا ڕیال مەدرید و بەرشەلۆنە لە هەمان ئەو هێز و قورسایی جارانان کە ئێستا یاری کلاسیکۆکان هێندە گرنگ بێت لەگەڵ هەمان کاتیشە حەز دەکەم بە وردی باسم لە بارودۆخی ڕیال مەدرید و بەرشەلۆنە بۆ بکەین. پێشەکی زۆر سپاسانەکەم یاری بەرشەلۆنە و ڕیال مەدرید قیمەی ڕاضەیە قیمەی خۆشی ڕاضەیە لە زۆر ڕۆ ئێمە گە سێریکەین لە ڕووی سیاسی و سێریکەین بەرشەلۆنە ئەقلیمێکە هەرێمێکە داوای جابوونەوەکە لە ڕووی ئابوووریەوە سەیریکەی بۆ نمونە بەرشەلۆنە شەریکەی نایک سپۆنسەریەکە ڕیال مەدرید شەریکەی ئەدیداس لە ڕووی تاکە کەسیەوە سەیرەکەی دوو باشترین یاریزانی عالەمی تایە لە ڕووی تەکتیکەوە مەقسەن تازەترین بنەمای ڕاهێنان تەکتیک لە یاریە لەو دوو تیپەیە پەیڕەوەکرێ یعنی لە زۆر ڕووەکانی ترەوە بۆ نمونە لە 188 وڵاتە پەخشەکرێ بۆ نمونە 600 ملیۆن کەس سەیری یاریەکەکە ئەمە خۆی لە خۆیان گرنگەیە بە وەرشە بۆ نمونە ئێمە سەیری یاری بەرشەلۆنە و ڕیاڵەکەین کە زۆرترین بینەری هەیە لە عالەما سەیری میسی و کریستیانۆەکەین کە خەڵک تەمە ناکە بچێ سەیری و دوو تیپەکە وەکو ئێستا و
بۆ نمونە ئێستای بەرسلۆنا لەگەڵ ئێستای ڕیال مەدریددا هەردووچیان لە قیمەی ڕێعزیان وایە ڕیال مەدرید لە نوقاتا لە دواوەیە بەڵام بم بردنیم نازناوی کە کاسی عالەمی هەندەکان دەفعەیەکی باشتری هاتێ بۆ بەرەو پێشچوون و بۆ منافەسەکردن لەسەر دەوری چکە خۆمان نەزانین دەوری زۆری ماوە یەک ڕۆژ و دوو ڕۆژ نییە چەندها یاری ماوە ئەتوانن بەو یاریە تەعویزی کەنەوە چۆن خاڵیان لە دەستداوە ئەتوانن خاڵ بەدەست بێنەوە لە هەمان کاشە پێشی بەرسەلۆنا بنەوە بەڵام بەرسەلۆناش لەم حاڵی ئێستاە بەهۆی بوونی ئیسابەوە بەهۆی زۆری ئیسابەکانی بەردەوامبوونی ئیسابەکانی نەمانی چەند حاڵەتێکی تەکتیکی لە یاریەکەیە ئەمە وای لێ کردووە تۆزێ ترس هەبێ کە وا لە ڤالڤێردیکە مدەڕیبی بەرسەلۆنا تۆزێ بە حەزەرەوە یاری بکە لەگەڵەوە یاریە زۆر باشە من تاقیب بەکەم لەسەر قسەکانی مامۆستا شۆڕش قسەکانی ڕاستە ڤالڤێردی هاتووە دوو حاڵەت مهم هەیەتی فەنی باشە عیبی نییە تا ئێستا تۆ پێویستە بە یەک ڕۆژ و دوو ڕۆژ حتى ڕێکی تیپەکە قورسە بۆ بەرسەلۆنا ئیزافەی فەنی ڤالڤێردی چییە بۆ بەرسەلۆنا لای تۆ ڕێخستنی تیپەکەی خاصەتەن ناوڕاست ڕێخستنی ناوڕاستی تیپەکەی پێش ئەوە پێش ڤالڤێردیەت تیپەکە یعنی مسەیتر نین ناوڕاست و دیفاع بەقووەت نییە دیفاعی بەرسەلۆنا تا ئێستا دیفاعی باش نییە حتى ریال دیفاعی باش نییە هەردوو تیپەکە حالی نفسی ڤالڤێردی ڕێخستنی تیپەکەی باشە تا ئێستا خوێندنی یاری هەموو یاریەکە خوێنێ بەردەمی قرائی یاری بەردەمی تیپەکەی بەرامبەری زۆر باشە ئەوە خاڵێک گرنگە پێ دوایە ڤالڤێردی تاقیکردنەوەی شیوای کردووە ینی ڕوبەڕووی ئەو شتە بۆ تەوانێت کە سەرکەوتوو بوو بێ بەڵێ بینی تیپەکەی چەند خاڵ چەند فەرقە لەگەڵ یەکەم نییە لە دەوری ئیسپانی حتى لە دەوری ئەبطاڵ باشە زۆر چاکە ئاستی باشە سەبەبی چییە حالی نفسی یاریزان يعني دائما گۆڕانکاری تیپەکەی هەموو یاریەک تشکیلەی تازە خوتەی تازە تەرتیبی تازە ئێستا ئەمڕۆ من تەئیدی مامۆستا شۆڕشەکەم ئەم یاریە پێویستە ڕاهێنەر تەکتیکی تیپەکە دیاری بێ هەردوو تیپەکە يعني ئەمڕۆ ئەبێ زیێدان و ڤالڤێردی دیارە بێت لە مەلعەب چۆنەتی بە خوتە یاریەکە نییە یاریزان مەڵێ میسی و کریستیان من بەڕئی خۆم ڕاستە میسی و کریستیان مویمە لە یاری بەس مدەریبەکان ئەبێ جێگەی دەستیان دیارە چۆنەتی بە خوتە یاریەکە ئێستا تۆ ئەڵی دائیمەن یاری ریال ئەو بەرسەلۆنە یاریەکەن 4-3-3 ئەوە نییە خوتەکەی تەکتیکی بەرسەلۆن جیاوازی هەیە لە پێشەوە ئەوە نییە مامۆستا شۆڕش یاریەکەین لە دەرەوە هەردوو تیپەکە یاریەکەن لە دەرەوە بەس لە چی کاتێک بەرسەلۆن یاریەکە و لە چی کاتێک ریال یاریەکە بۆ دەرەوە بۆ ئەطراف لە لاکان یاریەکەن جوازی هەیەە دائما مسی لە عمق یاریەکە جوازی هەیە لە کریستیان لە لاکان یاریەکە چۆن تەرتیبی زێدان بۆ تیپەکەی چۆن ڕێکیەکە کریستیان ئەم یاریە دائما بنزیمە و کریستیان بۆ پێشەوە یاریەکەن هەردووکیان بۆ پێشەوە دائما سوارێز بەتەنیا یاریەکە لە پێشەوە چۆنەتی یاریەکە ریال دیفاعی لەگەڵ سوارێز و چۆنێتی یاریەکە لەگەڵ مسی ئەمڕۆ مهمە ئەم تەکتیکە فەنی حاڵی فەنی مهمە پێش ئەوە ڤالڤێردی تیپەکەی ذهنیان باشتر لە ریال من بەڕئی خۆ ذهنیان یعنی چییە یعنی دەرونی باشن لە یاری چەند فەرقە چەند خاڵ تقریبا 10 خاڵ من تأكيدم برشلونة ياريكا لا ملعبي ريال بمرتاحي ياريكا فرقي هلا قال ملعبي خوي من برأي خوم أو رأيي الشخصي دائما برشلونة ملعب ريال آسي خوي باشا كان ياريك بينيم آسي خوي دوران لقال ريال آخر ياري لملعب ريال بس آسيان باش بو خاصة شودي دوام آخر 20 دقيقة زور باش بون من تأكيدم امرو ياري بدون مدرب راهنر أبي تكتيكي لملعب ديار أبي شونتي وستان ميسي شونتي ريخستيني تيباكي ناو راست فرقي هي تو الله 4-3-3 لا دائما برشلونه ياريك لعمق جوازي هي ريال ياريك لا كان خاصه تاكا كاني من تاكيد امره تاكا كاني ريال لبدايات ياري كان بيشوا لا دواو يارينا كان بوتي حتى زغطه كان لبدايه ياري لملعبي برشلونه اگر اضافه بو قسەکانی مامۆستا سەلام طبعا ڤالڤێردی زۆر گۆڕانکاری کرد لە تیپەکەیە بۆ نمونە ئیش و واجبی دیاری کرد بۆ نمونە خەتەکانی بەیەکەوە بەست ئەما بینی لە سەردەمی ئەنریکی وای لێ هاو سێتێکە وەسەد تەنها ئەو سێ کەسە هەوڵیانەیە هجوومەکان نە یارمەتیانەیە نە وەسەد یارمەتیانەیە یاخود یەکێ لە ئیشە گرنگەکانی مدەڕیبی بەرشلۆنا ئەوەیە کە خوتەی تیپی بەرامبەر زووە خوێنێتەوە ئەزانێت چۆن یاری لەسەرکات طبعا تۆ
هەچ کەسێ مدەڕی بێ ئەبێ مجموعەی لایەنی تیپی بەرامبەر زوو بخوێنێتەوە بۆ نمونە لایەنی قووەت و لایەنی زۆحفی لەسەر ئەو زۆحفە تۆ قووەت بەکاربێنی لەسەر ئەو قووەتێوانیش قووەت بەکاربێنی بۆیە زۆحفی تۆ دەرنەکەوێت لە هیچ شوێنێکە بۆ نمونە ئێمە بۆ نمونە ئەگەر سێریکەین باز یاری هەیە ئەمە تەمە ناکەین ئەڵێ ئەو یاریزانە بۆ نمونە ئەڵێن پاولینۆ چی کردووە پاولینۆ بۆ یاری پێکا بۆ یاریزانی کتر یاری پێ ناکات بەڵام سیرەکەی پاولینۆ لە مەجموعە هێشتا ممەیزاتی هەیە بۆ نمونە قووەی بەدەنی یەک بۆ یەک تۆپی لێ دەرناچێت بۆ نمونە بۆسکێز لەو شوێنەی خۆیان ڕاست ئەو شوێنە پێویستی بەوەیە تۆ یاریزانی تۆزێ سورعەت بەڵی تۆزێ خراپە بۆ شوێنە بەڵام ئەو بە بۆنەی مەخسن تەکنیکی خۆیەوە یاخود بە بۆنەی باشی مەهارەکەیەوە لەو شوێنە باشترین ئیشەکە بۆ نمونە ئێمە ئێساوەکو خۆم گلەیم لە بۆ نمونە لە پیچی لەو شوێنە تۆزێ لاوازە لە ڕووی سورعەتەوە لاوازە لە ڕووی تۆپە بەرجەکانەوە لاوازە زۆر جالەکە کریستیانۆیە ئشکالی بۆ دروستە بێ بەڵام وەکو عامی تیپەکە لە دیفاع خراپ نین واروێردیش چی کردووە هەر ڕۆژی مەخسەن هەر یاریەک بە تەشکیلەیەکەوە یاریەکە زۆر جارەی بینی سێ یاریزانی نەخسە زۆر جارەی بینی دو یاریزانی نەخسە بۆ نمونە ئەیبینێ تیپێک لە وەسەتا قووەتی زیاترە ئەم وەسەت زیاترەکە چوار سێ یاریەکە بەڵام لە کاتی یاریا گۆڕێ بۆ چوار دوو یاخۆ دەبێ بە چوار پێنجیەک طبعاً ئەمە لە سەر وەرەق کە لە شاشەکان پیشانێرێ 4 نووسێ بەڵام لە کاتی ئیشکردنا ئەگۆڕێ بۆ نمونە ئێمە ئەفو مامۆستاسەلا 4 چی لێکە ئایکا بە 3 یاخود چی لێکە ئەو کاتە بۆسکێت هێنێتە دواتر دوو جەناحەکە دوو باڵەکەی باتە پێشتر بۆیەوە وەسەد قەرەباڵەکە هەم یارمەتی هجوومەکانەیە هەم یارمەتی دیفاعەکانیشە من ئیزافاکەم بە مامۆستا شۆرش قسەکانی ڕاستە بەڵینیۆ یەک حاڵەتی هەیە مهمە دیفاعەکە باش هجوومەکە باش گۆڵەکانی زیاتر زەختەکە لەسەر لێدانی سەر ئەو بە عمق ئەڕواتەوە خاچەتەن مسی نایەتە دەرەوە لە منتەقەی سزا کی ئەڕواتە کی ئەڕواتەوە ناو بۆلینۆ نەڕواتەوە مدافعی ناوڕاست ئەڕواتەوە بۆ ناو حتا گۆڵەکە استجامێکی باش بەدیلی ئومتێتی چیە بۆ بەرشەلۆنە کە لەم یاریەیە کە هەمومان نەزانین کە خاڵی بەهێز ئەمساڵی بەرشەلۆنە لە دوای میسی دوای تیرشتیگن بە دڵنیایەوە ئومتێتیە خۆی هەموو مدەڕی بێت تەمەناکە لە هەموو خەتێکە بۆ نمونە وەسەد دیفاع وەسەد هجووم قائیدی هەبێ بۆ نمونە کاتی خۆی مابینی پیۆل قاید بوو لە ناو ساحەکەیە بەڵام هەموو خەتەکانی تریش چاوی هەبوو قاید بوو لە پێشەوە ئیتۆی هەبوو هێنری هەبوو ئەمانەی هەبوو قاید بوون ئێستاش بۆ ئێستای بەرشەلۆنا ئێمتیتی قایدە یعنی درێخی ناکات لە هەموو شتێکیان لە فیدایی یاریەکە و یاریزانە بەڵام بمانەوە نەمانوێ ئێستا ئەمێک حەلمان لە بەردەسایە تەنها ئەو متاخیرەمانەیە کە لە ئیسابە چاکۆتەوە فێرمان تەنها ئەوەمانێ ماسکیرانەوە 6 تا ئیسابێ ئێماڵی زۆربەی ئیسابەکانی بەرشەلۆنا ئەوەیە کە وای کردووە ترسی لە دڵی هاندەرانان دروست کردبێ کە نەتوانێ مەخسەن بە لە سیاسە بڵێ ئەماتوانین ئەم یاریە بەرینەوە زۆری ئیسابەکانمانە بۆ نمونە ئێستا سەیری ڕیال مەدرید کەی تشکیلەیەکی لەناو ساحەیە تشکیلەیەکی تۆکمەی زۆر باش بەڵام سەیری احتیاطەکانی هەمووی گەنجی زۆر باش یعنی ئەتوانێ تعویزی و یاریزانە کاکە ئیسابێ بەڵام بەرشەلۆنا لە کڕینی یاریزانیشان لاواز بوو بۆ نمونە ئێمە پێویستمان بە دیفاع ئێمە دیفاعی نەکردەوە پێویستمان بۆ وەسەتێکە بۆ نمونە بۆ شوێنی نێسا چکە نێسا بە تەمەنی زیاد بوو هەتا تۆپە ئەو تۆپانەی کە مشتەرەکە لە بینی خۆی و یاریزانێکترە زۆر قاچی تونگ ناکا لە تۆپەکە لەبەرەوەی تەمەنی وا ڕۆشتووە ئیسابەی زۆر تووشە بێ بۆ ڕاکێتی چهار نیمانێ ئەی سیرەکەی ئەمە چەند ساڵی ئەمە سەیری بەرشەلۆناکەین لە 2 شوێنانە بێ ئەژنە هەرە و تەشکیلەیەکە پێشتر هەریاری پێ کردووە پێشەریکی و پێشتریش بالضبط من حەزەکەم ئەو جمهورە خەڵک ئەزانێ یاری چۆن یاریەکەین ئێمە وەکو یاری ڕیال مەدرید مامۆستا شۆڕش فەرمێ وتی ئێمە دائما 4 دیفاع ثابتن لە بدایەتی یاری ئێمە ئەڵێن 3 لە ناوڕاست 3 ناوڕاست سێکەی ناوڕاست چۆن یاریەکەن ریال 3 ناوڕاست خۆ ناکراوە لە دەرەوە یاریەکەن ناوڕاستی بازنەکە چۆن احتیوای ئەو ناوڕاستی بازنەکە حتى ڕێکی ئەەکەین نێن بەرشەلۆنە باشترین یاریزانی ئەو ئیشەکەی هەمووی قیمەتە لە ناوڕاستەکە چۆن خوتورەی ڕێخستنی لەسەر میسی نایەڵێ میسی ئیشەکە
ئاین تۆ پێ دوای خاڵی بێزی بەرشەلۆنە چییە بۆ ئەم یاری کلاسیکۆیە ئەو خاڵی کە نقطەی قووەی بەرشەلۆنەیە بۆی لەم یاریە بردنەوەی پێبێنێت چییە؟ دوو خاڵ یەکەم دەرونی چۆن تیپەکە مرتاحە بێ و یەتەوە یاریەکە عیلاقەی نییە کێ یاریاکە و کێ یاری ناکە لێن مجموعی یاریزانی ئەمڕۆ یاری ناکەن تقریبا دوو یاریزانی چاک دووهەم میسی چۆن ڕێخستنی میسی لە ساحەیە تۆ ڕاستەڵێ میسی تۆپ وەرەگرە و ئیشەکە و تیپەکە هەمووی بەس چۆن ئەیەڵین میسی مرتاحە بۆشایی دروستەکە بۆ میسی ئەبێ هەموو یاریزانەکانی پشتی میسی یاگرن چۆن یعنی چۆن لە چی کاتێک تۆ بەدەم بە میسی حتا یاریەکە و ئیشەکە ئەیکا لە ناو ڕاستی یاریەکە ئەوە مهمە گرنگە بۆ باڤێرتی خاصەتەن بۆ یاریزانی خۆی ئەمڕۆ یعنی سپێشە و مهمە گرنگە بۆ چۆنەتی دروستکردنی بۆشایی بۆ میسی لێن خۆ تەزانی کاسیمێرۆ یاریەکە نزیکی نزیک یاریەکە لای میسی خاصەتەن کاسیمێرۆ نزیکە بێ لەگەڵی ئەوە ساڵەسا ئێمە تاکیدین لەم یاریە بەس چۆن ڕێکی ئەەکەم میسی حتا بۆشایی دروستەکە لێن میسی بەس بۆشایی دروستەکە لە یاری تاکیتە ساڵەسا یعنی چەند ئەڵێ گۆڵە بێ ناڵین گۆڵە بێ شتێک دروستە بێ لە ئوستازەمە پرسیارێکتر بەوە بکەم ینی بۆ نمونە لە دوو یاری سوپەری ئیسپانیا کە دوو یاریەکە هەردووشی ڕیال مەدرید بردنەوەی بەسەر بەرشەلۆنایانە چ هۆکارێک بوو لەوەی بەرشەلۆنە ئەوەی کێمە پێشببینیمان نەکرد ئەوە بوو کە ڕووبە ینی بۆ نمونە ئەگەر بەرشەلۆنە نیماری لە دەستچوو بێ ڕیال مەدرید فترەی عدادی بۆ یاری سوپەر زۆر کەم بوو یعنی زۆر بەکەمی ڕۆناالدۆ درەنگەڕایەوە فرقەکە تۆزەین بوو ئەو ڕووداوانەی یاری چوون کە ڕووی یا ڕۆناالدۆ عقوبەیرا و تووشی گژی بوون لەگەڵ حەکەمە یاری گەڕانەوە تەنانەت زیدان بە پێگاتەیەکی یعنی یەدەکرد لەوەی کە چاوەڕێمانە کرد یاری کرد ئێستا چی لەم یاریە گۆڕاوە ینی زیدان چی لەم پێگاتەی ڕیال مەدرید گۆڕیەوە وا ڕیال مەدرید ئەم چەند خاڵی لە دەستدا لە خۆی قیمەتی یاری بوو ریال لەگەڵ بەرشەلۆنە ئەو دوو یاریەکە قمەتی ئاستی یاری ریال ئەو بەسەڕاحەتەڵێ یعنی منم بینیم یاری ریال وەکو ئەم ئاستە بوو لەگەڵ بەرشەلۆنە هەردوو یاریەکە ینی لە تاویە مۆرزە بەس یاری سوپەری باش ریال باشە بەم قمەتە زۆر باشە ئاستی تیپەکەی زەختی یاریزان لە مەلعەبی مشکلەکەی بەرشەلۆنە چەند زەختە بی بیبڕە دیفاع مەیەڵێت تۆپ بۆ ناو ڕاست بەرشەلۆنە تێکەچێ وەکو ئاستی خۆی نامێنێت فریال دوو یاری خاصەتەن دوو یاریەکە زەخت بوو لەسەر دیفاعەکەیانە لە مەلعەبی بەرشەلۆنە زەختەکە ساڵەسا خۆی ئەوە پێویستە چییە لیاقەی باش قووەتی باش حتا من زەختەکەم لەسەر دیفاع لە مەلعەبی ئەوانە زەخت بوو لەسەر مەلعەبی بەرشەلۆنە چی بوو بەرشەلۆنە لە بدایەتی یاری تقریبا نیو سعات چی بوو دوو گۆڵ نەبوو بە نیو سعات دوو گۆڵ بوو لەسەر بەرشەلۆنە سببی چییە الضغط السريع ضغط بخێرایی لەسەر یاریزان ئەوە بوو زەخت بوو لەسەر بەرشەلۆنە تێکش بەرشەلۆنە یاریەکان نەبوو بەس دووهەم شۆت بەرشەلۆنە یاری کرد بۆچی زەخت کەم بوو ڕیال مەدرید گەڕاوە لە مەلعەبی خۆی یاری کرد خبیاڵ نەتیجەکەی یەکلا کرد بۆ بالضبط ئەگەر ئیزافێ بین بۆەوە ئێمە سیکە لە کاسی سوپەری ئیسپانیا بەرشەلۆنە هەردوو یاریەکەی دۆڕان بەڵام ئەگەر سەیری پێشتری کەین سەیری دەوریکەین ئێمە بەرشەلۆنە لە ساحەی خۆیان تعادل و لە ساحەی ڕیال مەدریددا بردیەوە یعنی چوار خاڵی لە ڕیال سان لە ناو دەوری لە خولی ئیسپانی پێش لە خولی ئیسپانیا بۆچی یعنی سەیریکە ئێمە پێویستمان بەچی بوو پێویستمان بەوە بوو نقطەی ئینتەلاقی ئێمە بۆ نمونە گواستنەوەی زەخت بۆ هەزمە مرتەدا ئەو کاتە نیلمارمان هەبوو نیلمار یاریزانێکی سەریعی خاوەن ڕەشاقێکی باشی مەهاریە ئەیتوانی تۆپ لە دووسێ یاریزان بسەنێ زۆر بە ئاسانی و گۆڵیش بکەم بەڵام ئێمە کە لە دەوری ئیسپانی تەواو بوو لە عەدادا بووین لە عەدادی شاکە نیلماری لەگەڵا بوو بۆ نمونە لە بتوڵەیەکا بوون ئەو بتوڵەیە نیلمار باشترین یاری کرد باشترین یاریزان بوو گۆڵی لە یوڤی کە گۆڵی لە زۆربەی نادێکاک وابزان گۆڵی لە ڕیال مەدریدیش کرد بەڵام بۆ کاسی سوپەرەکە نیلماری تیانەما سێتەکە بەرشەلۆنە بێڕۆح بوو واتە تۆپ بەز لای میسی بوو ئەسوڕایەوە نێ زای بیا بەکێ سوارێز ئیسابەی هەبوو یاریزانەکانی فتری عەداد بوونیان دوای زۆر زەختکەن بەڵام تۆ سیرتەکە نقطەی سورعەتمان نەبوو یعنی سێریکە نیلمار ئەو ساکە لە بەرشەلۆنەیە بوو لەگە هەشت نادیەکەیکە ئەو تاکدیفاعە نەیهێش بە ساحەت تاکدیفاعەکە یاریکە یان تاڕدیان ئینزار یا بە خەوفەوە یاریە کرد یان هەڵەیەکە لەو زەختەی کە نیلمان لەسەرێتی بەڵام
یعنی تا ئێستا شێمە ڕاست عوسمان دیمبیلی کڕیەوە بەڵام عوسمان دیمبیلی ئیسابە بۆ نەیتوانی عوسمان دیمبیلیش یاریزانێکی باشە خاوەن سورعەتێکی زۆر باشە لەگەڵ مهارەیەکی زۆر باشە ئەتوانێ ناڵێم 100% تەعویزی کاتەوە بەڵام بە ڕێژەیەکی باش تەعویزی کاتەوە بە مروری زەمن زۆر باشە ئوستازەمە ئەوە بپرسم لەسەر بەرشەلۆنە و لەسەر ینی بۆ نمونە ڕۆشتنی نیمار و ئەم بارودۆخەی کە بەسەر بەرشەلۆنایە هاو یعنی ئێستا تۆ نیمار لە دەست چوو میسی پاش ئەم هینەی هێنایی بۆ نمونە لە ماوەی ڕابردوو ئەو بۆچوونە دروست بوو لە بەرشەلۆنەیە کەیان و بەرشەلۆنە لە دوای ڕۆشتنی نیماریش هەر بەرشەلۆنەیە و بگرە کۆمەڵی خاڵی بێزی تا دروست بووە بەڵام دوهەمین لە دوانی میسی کە تۆمارێکی ڤیددیۆیە بۆ نیماری نردووە ینی ئەڵێ بیریە و ساتانەیەکەم کە پێکەوە شامەشانی سوارێ زیاریمان لەم بارودۆخە هەستیارەیە کە یاری کلاسیکوان لە پێشە میسی تۆمارێکی ڤیددیۆی بۆ نیمار نردۆ بەم شێوەیە باسی بۆ کلۆبینیان لە هەمان کادا نیمار وەڵامی یاوەتەوە کە تۆ هەمیشە گەورەی تۆپی پێی تۆ باشترین هاوڕێم بۆی داریکردن مەبەستم لەم خاڵەت چییە؟ ینی بۆ لەلایەک باسی بەهێزبوونی بەرشەلۆنەیەکرێ بۆ یاریزانێکی وەکو میسی ئایا هەڵەیە کە هەستەکە نیمار فەراغە لە بەرشەلۆنە ئایا هەستەکان بۆ نمونە ینی پێشتریش مقابلی پێشووی میسی باسی لەوەی کردکەی و جەستە وردە سەر دەکەوێت ینی تەمەنم ناتوانێت لە کاتێکا دەبینین میسی زۆرترین جوو دەکە ئەم یاری هەموو نادێ گەورەکان ئەحتیبار ناکاتە سەر یاریزانێ کە ئەو یاریزانە نەما ئەو تیپە هەڵبۆشێتەوە بۆ نمونە ئێمە ئەگەر بچینە پێش میسی ڕۆناڵدینۆمانە بوو پێشەوە یاریزان کلایڤرت و ریڤالدۆ و ڕۆماری و مارەدۆنا ئەمانەمان هەمووی هەبووە بە ڕۆشتنی ئەوانە نادیەکە نەکەوتووە بەڵام بە ڕۆشتنی یاریزانێک بۆ نمونە مەجموعەیە زۆحف بۆ دەرەکەوێ و مەجموعەیە لایەنی قووەتێ بۆ دەرەکەوێ لایەنە زۆحفەکانەوەی ئێمە لە هەجمەی موردەدایە تۆ تێزەعیفی بەڵام لایەنی کە شتە بەقوەتەکانمان بۆ دەرکەوتووە بۆ نمونە سەرکەوتنی جۆردی ئەلبا مەخسەن ئاسانکردنی ڕۆشنی جۆردی ئەلبا کەوای لێ کردووە ئەم یاریزانە حڕیات وەرگێ لە ساحەکە ئەین سەیری کە زۆر یاری گۆڵی فەوزی کردووە زۆر یاری گۆڵی دروست کردووە زۆر یاری باشترین یاری کردووە کە ئیسنادی وەسەتەکانی بەرشەلۆنەیانی بەجددی ئێستا وای کردووە بۆ نمونە خەتەکانی دیفاع و وەسەت و هجووم زۆر ناپەشۆکێن لە کاتی هەجمە دروستکردن ئەو کاتە تۆپێکی سەرەیە کە بۆ نیلمان دەرچوایە بەهۆی ئەوەی وەسەتەکان تۆزی تەمەنیان هەبوونەیە نەتوای فریایەوە کەون سنادی کەنەوە بەڵام ئێستا یاریەکی جەماعی هەمووی بەیەکەوەڕوە ئەمە لە تەکتی مەخسەن لە خوتەکەیە کە لەگە ڕیاڵیاری کا پێویستە جەخت کاتەوە لەسەر یەک شت ئەوی شەوەیە بە هەمان یاری ڕۆشتن لە کە لەگەڵ یوڤە یاریکە بە هەمان ڕۆشتن یاریکە لە پشڕانی خەتەکان لە یەکتر دووەم زوو زەختکردن لە یاریزانی خەسم نەک یاریزانی خەسم بە ساحەت تۆ بۆرگیەوە بسوڕێتەوە پاس بە پێویستە زوو زەخت لە یاریزانەکەکە بۆیە نێڵێ ئیسفادەیە لە یاریەکەکە دووەمیش قەرەباڵکردنی ناوەسط واتە ئێمە چۆن نەتوانین قەرەباڵقیکەین ئەو کاتە توانین ئێمە کە چوار سێ یاریەکەین ئەو کاتە بۆسکێز بچێتەوە بینی دوو دیفاعەکە ئەو کاتە دوو تاک دفاعەکە سەرکەوە نەبێ بە 5 وەسط ئاوا زۆر ئیسفادە لەو یاریە ئەکا بەڵام طبعاً ئەوان مدەڕیبێکی محتەریفی عالەمین شارەزایان زیاتر هەیە نقطەی زۆحف و قووەتیان خوێندوێتەوە اینجا ئەو تەشکیلەیە دانن کە خۆیان گوت بالضبط مامۆستا شۆڕش من ئیزافەکەم لە قسەکانی ڕاستە دائما سوارس بەتەنیە قسەکانی مامۆستا شۆڕش دائما ئەو دەرەوە یاریەکان یەنەوە بۆ ناو بۆ عمق خاصەتە ناوڕاست حەزەکەی ریال ناتوانانی یاریەکە ئەبێ 5 ناوڕاست سابتە بێت لە کاتی دیفاعی باسی ئەەکەم لێن ئەیبی بەرشەلۆنە لە کاتی ڕۆشتنیانە گەڕانەوە قورس مرتەدە گەڕانەوە قورسە بووە فەریال بۆچی باش بوون لە مرتەدە بە سەریعی یاریەکەن خاصەتەن بۆ لاکان پیکی و بۆسکس قورسن لە گەڕانەوە حتى دیفاعەکەیان ئێمە سەیرەکەین ئەلبا ڕواتەوە بەسەریعی ناگەڕێتەوە باشە ئەوە ئەگەر بێ بە پرسیارێ بۆ نمونە بۆچی ڕیال مەدرید لە پلانی جێبەجێکردنی هەجمەی مرتەدەیە سەرکەوتووە بۆچی بەرشەلۆنە ناتوانێت هەجمە مرتەدەی ئاسان بەسەرا تەطبیقە بێ وەک لە ینی ڕیال مەدرید ئەمە خاڵی بەهێزێتی بەڵام بەرشەلۆنە ئەمە خاڵی لاوازێتی بەسەریا تەطبیقە بێ سببەکەی من ئەڵم یەکەم اللعب الطويل یاری درێژ بۆ لاکان ئەوە یەکەم قەتعی باش ريال قەتعەکەی یەکسەر قەتعی باشەکە یەکسەر و نەقلی
تۆپ نەقلێکە بە سەریعی ناوەستێنی پاس و یاریەکە بەرشلۆنە قەتعەکە پاس یاریەکە بەرشلۆنە لە کاتی قەتعی پاس تۆپ لە ناوڕاست چی ئەکا دائیمەن بۆسکس پاس مسی پاس تا ئەڕواتەوە پێشەوە ریال لە کاتی قەتع تۆپەکەی چی ئەکا ئەو مۆدریچ ئەو کاسیمێرۆ یاریەکەن بۆ لاکان دائیمەن چی ئەبێت بنزیمە ئەو ڕینالدۆ بۆ لاکان یەکسەر ئەڕواتەوە بۆ لاک وەرەگرێت تۆپەکە فەچی ئەبێت یاری مرتد ئەو دیفاعەکان ئەو شوبهەکانمان چی ئەکەن وردە ئسکۆ و غەیری ئسکۆ وردەیانەوە لەگەڵیانە فیاری سەریع ئەبێت ئەو کاتە یاری سەریع چی ئەبێت دائما مرتد تۆ ئەبینی 3 ضد 3 ئەو 2 ضد 2 محتمل گۆڵ ئەبێ ئەو محتمل گۆڵ ئەبێ ئەفضەلیەت بە هجوومە لەو کاتەیە بەس ریال تەفەوقیەیە یعنی باشتر لە بەرشلۆنە لەسەرەوە ئەم حاڵەتە مهمە ئیزافێ بۆ قسەکانی ئوستاز ئێمە خەلەلی بەرسلۆنە لەوەیە دیفاعەکانمان بەتیئن لە ڕاکردن یعنی بۆ نمونە ئێمە دوو تاکدفاعمانەیە ئەوانە سورعەتن لە کاتی هەجمە دروستکردنەوە نسنا دەکەن بۆ پێشەوە کێ بێنێتەوە بۆ نمونە پیچی و بۆسکێت و ڤێرمایلی نەمێنێتەوە ئەم سیانە لە سورعەتا بەتیئن یعنی خاون بەڵام سەیری لە هەمان کاتە هجوومەکانی ڕیال مەدرید سەریعن گارێزبێڵمانەیە لەگە کریسانویشە لە خێراترین یاریزانەکانی عالەمن ئەمە وای کردووە زیاتر احتیمالی ڕیال مەدرید لەسەر هەجمە مرتەدە بێ ئەو کاتە زۆرمان بینیەوە گۆڵانەی کە لە بەرشلۆنە کراوە زیاتری بە هەجمی مرتەدە یاری سوپەر بینینەوە بە نمونە گۆڵی دووەمیش و سێمیش کە ڕیاڵێک هەم گۆڵەکەی ڕۆناڵدۆ هەم گۆڵەکەی سینسۆ هەردووشی مرتەدەیەکی زۆر ئاسان لەسەریان تەطبیق بێ و ئەبێ بە گۆڵ ینی پێشتریش مەسەڵەن هەمان ئیشی ئێستایان قووەت زۆعفی بەرسلۆنا دیفاع بووە بەڵام بەچی تەعویزی کردوێتەوە بە قووەتی هجوومەکانی بۆ نمونە سوارێز و نیرمار و میسیمانە بوو زۆرترین گۆڵیان هەبوو لە هەموو ئەوروپا بەڵام سیرتەکە دیفاعەکانمان لەو دیفاعانە نەبوون کە زۆرتی پێکە گەر ئەو لایانی قووەی نەبێ زۆر پشتی پێ بالضبط هجوم ناکەی دیفاع کەمە بێت لە سرت زەخت نابێ سرت دائما ریال هجوم ناکە و زەختەکە چی ئەبێت بەرشلۆنە ئەبێ ئەگەڕێنەوە بەسەریعی ئەو بۆشایی بینی دیفاع و ناوڕاست ڕێکە بێ وەکو مامۆستا باسی کرد خەلەلەکەی بەرشلۆنە ئەوەیە و من تەکیدم فێڤەردی زیرەکە ئەم یاری بە ئاسانی نایدا من تەکیدم حەزەکە دائیمەن ئەم یاری مهمە کەمترین شتێک کەمترین ئەبێت تعادل لەبێ دەرەچێ ئەی زیدان با باسێک لەسەر زیدانیش بکەین زۆرمان باز لەسەر ڤالڤێردی کرد زیدان چی بۆ کلاسیکۆ پێ بۆ نمونە من پرسیاریەوە کەم زیدان لە ماوەی ڕابردوو لە شێواز یاریکردنی ڕیاڵ مەدریددا گۆڕانکاری زۆرە کرد ینی دەبینین یاریە ئیسکۆ ساز بوو دەمانبینی یاریە کۆڤازیجە ساز بوو دەمانبینی ڕۆناڵدۆ یاری ناکە یا گاریزبێڵ یەدەک بوو یا بنزیمە یەدەک بوو یا مۆدریچ و تۆنی کرۆس بەیەکەوە لە یاریەکە یاریان ناکرد یاری ڕامۆز ینی ئەمێ ینی ئاماژە بە شتێ بم ینی مامۆستا شۆشیش باسیەوەی کرد کە ڕیاڵ مەدرید یەدەگەکانیشی باشن بۆ نمونە یاری ئیشبیلیە یەکێک بوو لەو یاریانەی هەمووان چاوەڕانی دۆڕانی ڕیاڵ مەدریدیان نەکرد بە هۆکاری ئەوەی ڕیاڵ مەدرید خۆی لە باردۆخێکی خراپە بوو لە هەمان کادا هەرێکە لە ڕامۆس و کارفاخالیش بوو یاریان ناگە کە خۆی لە خۆیان ئەمە ینی کەلێم بوو لە ڕیاڵ مەدریددا دروستە بوو قانونە تۆ احتیاطت باشە تیپەکەت باشە ڕیاڵ مەدرید بانجامێکی زۆر گەورە ژێویاری بدەوە هەمووی گەنج هێناوە دائیمەن ئەو یاریزانە یەتەوە لە مەلعب ئیشەکەی ئەیدا بالضبط پێویستە ئەو مدرب عیبی زێدان ئەم فترەیە خاصەتەن تشکیلە نایخوێنێ یاریەکە ئللا شەوتی دووهەم بینی یاریەکانی بدایەت مشکلەکەمان ئەوە مشکلەکەی زێدان خاصەتەن ئەم یاریەکان سەبەبی زەخت لەسەر مجموعی یاریزان زەختی کردووە ڕامۆس و چەند دیفاعمان سێ دیفاع بەردەوامی ئەساسی ئەوە بەردەوامی یاری ئەبطاڵ و نادی و ئەوانە زەختە بێ لەسەری ناتوانانی وەکو ئاسی خۆی ئەمێنێت ناوڕاستیش بالضبط ئەو هجوومان فدائیمەن چی ئەکە گۆڕانکاری بە وەسەط بینیت دائیمەن کرۆس و مۆدریچ هەندێک یاری دانێک یاریەکە و دوان دانیشێن بالضبط ئەم یاری من تەسەوڕەکەم تەفسیر بەسیط شخصی بۆچی ئسکۆ یاریەکە لە ئەم یاریەکان دائیمەن ئەم یاری ریال دائیمەن وەسەطی زۆر احتیفاز بە تۆپ ناکە دائیمەن پاس بەس ئیسکۆ احتیفاز بە تۆپەکە زیاتر بالضبط شەوازی یاریەکەی بالضبط شەوازی یاری بەرشلۆنە دائیمەن تۆپ مراوەغا ئاکە گۆڕانکاری تۆپ شوێن بە شوێنێکتر ئیسکۆ مهمە لە یاری خاصەتە بە تایبەتی بۆ یاری کلاسیکۆ ئیسکۆ گرن خاصەتەن بدایەتی یاری ئیسکۆ بۆچی دائیمەن وەسەط هادیەکە
ریال دائما متمان یاری مرتد چی قەتعەکە و یاریەکە ئەی بۆ هجوومەکانی ڕیال مەدرید یعنی هەست بە بێزاریانەکەی لە کاتی یاریکردنی سکۆیە بۆ نمونە ئەو تەخیری تۆپەی ڕیال مەدرید یعنی هەجمەی سەریع یعنی دەبینی ئەو تۆپانەی کە وەریەگرن ڕۆناڵدۆ و بنزیمە سە چوونەتە سەر گۆڵ. گەمەی ئیزافی پێ بم لەبەرەوەی ئەو یاریزانانە حەزیان لە مەسافەیە بۆ ڕاکردن یعنی مەسافەیان هەبێ سا بۆ نمونە وەکو میسی نین مەسەن بنیەی کریسیانۆ مارەی کریسیانۆ وەکو میسی نییە میسی حەزەکە لە شوێنێکی تەسکە یاریکا بۆیە یاریزان ببڕێ پێنجتیا بە بەشکە بەڵام کریسیانۆ حەزەکە مەسافەی لە بەردەما هەبێ تۆ پێش خۆی باو ڕاکە یاخود مەجموعە حرەکەی ئەوانە بکە یاریزان تێپەڕێن و شووتکە ئەمە ئەوەیە کە زۆر جارێ بینی بێزاریە بەدەم بە یاریزانەکانەوە بەڵام شێوازی بۆ نمونە بەرشەلۆنا ئەو پاساتی کەیکا بەرشەلۆنا ئەگەر ئێمە بچین سەیری لایەنی نەفسی کەین و ئیسفادەکانی ئەو پاساتە بۆ بەرشەلۆنا ئەی بینیت ئەو پاساتە وردەی کێکێ ئەبێتە هۆی تێکدانی لایەنی نەفسی تیپی بەرامبەر یعنی سەیری کە ئێستا ئەگەر ئێمە سێری سێرجۆ ڕەمۆسکە زۆرترین تەڕدی لەگەڵ بەرشەلۆنایە بوو بۆچی کە تیپێک ئەو تیپەیە لەگە بەرشەلۆنا یاریەکە ئەو تیپە شێوێ یاری بە تۆپکە بەڵام زۆری پاساتەکەی بەرشەلۆنا وای لێکە تێگانی لایەنی نەفسی تیپی بەرامبەر ئەو یاریزانانەی کە تووڕەن یاخود لەسەر عەسابی یاریەکان دایما سەیکە پیپی لەگەڵ سێرجۆ ڕەمۆسا زۆرترینی تەڕدیانە بوو یاخود ئەوسا یاریزانێکمان هەبوو ئەلۆنسۆ زۆرترین ئینزاریە بوو ئەم یاریزانانەی کە توم یاریەکەن دایمە تەحەمولیەوە ناکەن کە هەر تۆپلای تیپی بەرامبەرەیش بێ وای لێکەم بەزەختەوە چون بۆ یاریزان دایمە تووشی حاڵەتی تەڕدیا ئینزارە بێت بەرشەلۆنە یەک خاڵی مهمی هەیە لە منطقەی سزا هەموو تیپێک نازانی کێ دیفاع کێ وەسەط کێ هجووم لە منطقەی ئەوان لە منطقەی خەسم سزەی خەسم بەرامبەر باسی ئەەکەم بینی مسی بە تۆ ببێدەسی ئەی بینی ئەلبار واتە ناو یاریزانێکێتە دەرەوە سوارێسێتە دەرەوە دیفاعێکە ڕواتە ناو هەستەکەی هەموو ئیشەکە بەبێ وەستان لە منطقەی سزەی خەسم ریال ئەوە نیەتی بۆچی سەبەبی چییە دقەی پاسی بەرشەلۆنە پاسەکانیان دقەی تایە ساڵە سا یعنی ناڵێن ساسا بڵێ هەشتا لە سا مەزبوطە عیبی نییە ریال دائما لەشیان قورسە بۆ نەقلی تۆپ نییە صاحبی مەهارەیە وەکو میسی ئەم دەستکەوتانی ریال مەدرید بە چیت بۆ نمونە ئێستا یعنی ئێمە باسی و خاڵە بەێزانەکەین کە لە بەرشەلۆنەیە هەیە بەڵام ریال مەدریدیش نقطەی سەرکەوتی ریال ئەم یاریەکان هەموو ریال لۆ ضربە حڕە مباشر و غیر مباشر گۆڵەکانی لۆ شوت لە دوور لۆ لەلاکانە کێ مەهاری کێ یاریزانی مەهاری مەعادە ئیسکۆ غیری مەهاریمان نییە ئەو ئەسنسۆ دوور شوت لێدانی دوور و کریسیان کوانی گۆڵێک بێنە گۆڵێک ئللا حاڵەتی کرۆس بینی ڕۆی و گۆڵی کرد یەک حاڵەتی بوو بینیم ئەم تقریبان 6 یاری 7 یاری ئەو دەستکەوتانەی ریال مەدرید بە تەسەووری من طبعا تیپێکی تۆکمەی زۆر باشیە غیرەوە احتیاتی باشە ئەو احتیاتانش کە هیانە لەو فترەیە بۆ نمە ئەسینسۆ ئاشوبهان بە میسی تازە ئەوەنە لە ڕووی مارەوە باش بوو ئەی دەفعێکی وای وەرگرتە بوو کە ئەیتوانی لە جێی کریسیانۆ ئەیتوانی نادی ریال مەدرید بسپێرێ بە و کەسە بتوانێت یاریتیان زۆرترین بۆ نمونە ئێستا ئەم یاریزانێکی مەغریبی هەیە لە ئەسڵا مەغریبی شتێکی تاکدیفاع یاریەکە و ئەگەر کارڤەخاڵ مەسەن دڵی ئەو لایەنەیە بەڵام ئەتوانێت احتیمات کارەوە یاریزانە کە یاری پێ بکە ئەمە یاسەی ئێمە بەنسبەت بەرشەلۆناوە تۆپی پاساتی ئەمانە ئێستا و میسی ئەوەنە بە یەکەوە یاریان کردووە منەوە ڕۆژە سێری گۆڵێکیم کە میسی ئێستا پشتی لە گۆڵەکەیە بەس بە سیرکردنێ ئەزانە میسیە چێتەکوێ تۆپێکی هەڵاوەتە پشت دیفاعەکان و بە احتیادی ئەیگرێ و پاسەکە بۆ سوارێز گۆڵەکەی پێ ئەنانیەت یعنی هیچ ئەنانەتێکی تیانە سێکە ساڵانی ترەمان بینی پەنارتی دروستە بوو سوارێز و میسی گۆڵیان کردووە یان نابە نیلمار ئەوە هەرسێکیان گۆڵیان کردا بەڵامەوە دەگمەنە لە تیپی ترای ببینی بۆ نمونە بینیمان لە پارسان جێرمان ئەسەن مباشیرەکانیشان نایە بە نیلمار ئەو ڕۆحەی کە ئێستا کاک محەممەد باسی کە لە مەقتعێکی ڤیددیۆی ئەندا بەزانەوە ئەم خۆشەویستی بۆ ئەو دەرەبڕێەوە و ڕێز بۆ دەرەبڕێ ئەوەیە کە لە ناو ساحە وەکو یەک ئایلە یاریان کردووە ئێستا هەستەکە یەکێک لە ئەندامانی خێزانەکەی
جێهێشتویان ڕۆشتۆتە شوێنێ بۆیە و حەز و هیوایەتی هەیە کە بیبینێتەوە یان لەگەڵ یاری بکە. زۆر باش مامۆستا پرسیارێکتر بەوە کە ممانەوە نەمانەوێ یەکێک لە هەرە بە چێشترینەکانی ڕوبەڕووبوونەوەی کلاسیکۆ ڕوبەڕووبوونەوەی میسی و کریستیانۆ ڕۆناڵدۆیە کە ئەمە خۆی لە خۆیان شتێکە کەس ناتوانێت یعنی سەریکا بۆ نمونە من ئەگەر باسێک لە هەندەرانی کورت بکەم ئەگەر بۆ نمونە 100 هەندەری ڕیاڵ مەدرید بێنم باوەڕ کە 99 کاتێک چێژ لەو یاریە وەرەگرێت کە ڕۆناڵدۆ گۆڵی تیابکە و ڕیاڵ مەدرید براوە بێ بە هەمان شێوەش بۆ بەرشەلۆنا ئەتوانم بڵێم 100 لە سەگا چێژ لەوە وەرەگرێت کە میسی گۆڵ تۆمار بکات لە کلاسیکۆ و بەرشەلۆنا براوە بێ. با من باسێک لەم دوو یاریزانە بکەین ئایا بۆ کلاسیکۆ ڕۆناڵدۆ و میسی کامیان ئامادەترن یاخود ئایا هەردوو یاریزانەکە ئامادەی یاری کلاسیکۆن بە تایبەت کە ڕۆناڵدۆ لەم 2 ساڵەی دواییدا میسی ئەفزەڵێتێکی زۆری ڕاستە میسی لە ڕووی مەهارەوە بەردەوام ئەفزەڵێتی هەیە بەسەر ڕۆناڵدۆیە ئەمە خۆی وەکو ئەوە بەڵام لە ڕووی گۆڵەوانێ ئەوە ڕۆناڵدۆ هیچ هەموو کە زانێ ڕۆناڵدۆ گۆڵزانێکی باشە بەڵام مەبەستم لەوەیە کە بەردەوام ڕۆناڵدۆی چێک بوو لەو کەسانی کە جیرۆدەی دەستکەوتە تاکە کەسیەکانی میسی بوو لەبەی ڕۆناڵدۆ بەوە ناسراوە کە یاریزانەکە حەز و برارزووی نازناوی تاکەسیە بەڵام ئێستا ڕۆناڵدۆ لە نازناوە تاکە کەسیەکانە پێش میسی یاوەتاوانێ و ئێستا یاری کلاسیکۆشی لە بەردەمە من حەز دەگەم لە زاریەوە ببیستم باسکردنی میسی و ڕۆناڵدۆ بۆ یاری کلاسیکۆ تا چەند گرنگە. من برأيي بسيط كريستيان كهداف كجولكرة باشا صانع على أب إما لياري كما وكو يارمتي ياريزان دروس كردني طوبو ياريزان ميسي عكسي أوه خاصة أم فترية دائما دروس كرديني لدروا جولكر بو ياريزاني خويتي جولك الله يبرو جولكر دائما صانع ألعاب لدوا وخوي مهارية سيري مقارني إما مقارنة ناتواني مقارنة ميسي وكريستيان بأستي جولكر أو باشترين ياريزان عندك ياريك أبيني ميسي قمتي ياري وباشترين ياريزان لعم تا تو همو كسيك برو برسياري جمهوري ريال أو برو برسياري جمهوري برشلونة الله ميسي باشترين ياريزان بأستي تا باشترين ياريزان الله لا كوكب هاتوا لاشتيك تبعينية بوشي بسر جولك هردو قاتي جولك كريستيان هم بسر وهردو قاتي بس كمهارة وكأسلوب لياري من ريالي بس من على ميسي باشتر كريستيان خاصة بس جولا كاني كريستيان برستر كردويتي رينالدو برستر آستي لا ميسي أو يكم دوهم اسلوب ياري ريال أقونجي لقل كريستيان بو جول كردن عندك حالتي كريستيان لياري ديار نية بس لبر توبيك يد جولك بس لميسي همو ياري كان دياره شون ورقري طوب شون نقلي طوبك أو فرقها جوازها لكاتي ياري تو أبيني دائما باسيا كان ميسي برشلونة من الله منع ميسي برشلونة نية بس بتانية أنيستياتي هايا بوسكسي هايا شون ترتيبي طوب بو ميسي شون يهنن طوب بو ميسي شون دروسة كردني طوب بو ميسي كريستيانش بيني كروس مودريتش طوب قطعكا راموس هنا طوب بردمت أو ديار بوني دو ياري زانكا لملعب قمتي ياري راستا إما بوتمان بيشوا خوي قمتي ياري دروس كردني رينالدو لقال ميسي بس لقال لقال متعكت شونتي دروس بني طوب بو أو دو تيبا أو دو ياري زانا شونتي آستي برز كاين شونتي طوب أي جينو بو أو دو ياري زانا شونتي دياربوني أو دو ياري زانا لملعبه أو جرينجا دەبێت تۆ بچۆن یاریزەگە من ئیزافەیەکەم بۆ قسەکانی مامۆستا سەلام یعنی ئێمە ئەگە سەیری کەین ڕۆحی تیپەکان ئەو دوو یاریزانن وەکو ڕۆح وەکو جمهور کە حەزی پێبێ بەڵام ئێمە کاڵین بەرشە و ڕیاڵ یەک کەس نییە لەبەروی تیپێک شمولی ئەو نادیاکە بۆ نمونە ئێمە گە سەیری کەین تیریشتێکن و دیفاعەکان و وەسەتەکان و هەمووی ئیشێکەکەن کە سەرکەوتنی تیپێکە ڕیاڵیش بەتایبەتی سانتیاگۆ بەرنابێ وەرزەڕابردوو 3-2 ئەوەی ناڤاس و شتیگەن کردیان لە کۆتایە بەس میسی بەو گۆڵە ینی ناوێ و دوانەی سڕیەوە کە بڵێمە گەڕین بۆە بەتەڵی ساحەکە بوو بیرای بە هەردوو گۆڵچێکە یعنی ئێمە سەیری بۆ نمونە شێوازی یاریکردنی میسی ئەکە بچێتە ڕیاڵ مەدریدەوە ناگونجێت لەگە شێوازی ڕیاڵ مەدریددا کریستیانۆش بە هەمان شێوە سەیری کەین ئێمە زۆرترین یاری بەرشلۆنا پاساتی وردە
تۆپ بەرز ناکرێتەوە بەی شێوەیە بەڵام زۆر جار لە ڕیال مەدرید دایبینی لە لاکان و ئۆڤەرەکەن یعنی بە 5 یاری دیاری بەرشلۆنا سەیرکە 20 تۆپی ئۆڤەر ناکەن بۆ ناوە تەنها چی تۆپەکان لە بینی و یاخود لە ئەترافەکان و تۆپی خشکەکەنەوە بەڵام ڕیال مەدرید سەیرەکەی کە تۆپ چووە لاکان و یەکسەر تۆپ ئۆڤەرەکەنەوە خۆتە بینی لە کاتی یاریەکان کرۆس بۆ لاکان بۆ مارسیلۆ گاتەوە بۆ کارڤاخال ئەڕواتەوە دائما بۆ دەرەوە یاری بەرشەلۆنە لە عمقە دائما سێ گۆشە لە عمقە دائما سێ گۆشە دروستەکەن لە عمق ئەوە جوازی هەیە واتە پێشبینی یەکەم زیدان لە میارەیە پشت بە کاسیمیرۆش و کۆڤازیچیش بەستێ بۆی ئێرتیکاز لە بەرشەلۆنە داخە یاریەکانی پێشتر دایمە مانتومانی دانا بۆیان بەس کۆفازیچ باشترە لە کاسمیرۆ لە چەند ڕوویەکەوە خۆ کاسمیرۆ قەتعی زۆر باشە بەڵام لە ڕووی قووەی انتڵاقیەوە قورسە میسی مرونەی زیاترە مەهاریە زوو ئتیجاکانە گۆڕێ بەڵام سیرەکەی کاسمیرۆ قورسە بەتیە لە هەسانۆیا بۆ تۆپ مەسە لە وەستانە بچێتە حاڵەتی جوڵە قورسترە بەس کۆڤازیچ باشترە لە حاڵەتی گەنجتریشە بۆ نمونە ئەتوانێت بە هەردوو چیاریکە کاتێکی شاهینزاری وەرگی لەسەری بیگۆڕێ یارزانەکە ئەو خاڵی باست کرد مامۆستا باسی ئینزار وەرگرتن کرد کلاسیکوی سێودوی ناو سانتیاگۆ بەرنابێ و میسی بۆ گرێوی بردەوە هەر لە خوورەکی 5 کارتێکی زەردی بە کاسمیرۆ وەرگرە و یاریزانی لە خۆی دوور خستەوە سێ یاریزانەکە زۆر شتراکەیە ناتوانێت مەقسەم بچێ بەلای میسیا لەبەرەوەی ئەو حاڵەتە ئەگەر یەک فاوڵی بەسیتی تر یەکسەر و یارزانە بێتە هۆی ئەوەی تەڕ دەکرێت لە ساحەکەەوە بە عادەتی کەمتر حەزەرە بێت لە یاری طبعا دائما زەقت ساڵاسا نایکەن لەگەڵ خاستە لەگەڵ میسی لێن حەکەمەکان سەیری میسی ئەکەن و سەیری کریستیان چی مشترک لەگەڵیان چی بەقووەت یاریەکە دائما نزیکە بێ لەگەڵیانە ئەوەش خاڵێک بۆ میسی زۆر باشە بە ینی کۆمەڵشتمان وت حەزەکەم ینی بەسێک لە خاڵێکی گرنگ یاری کلاسیکۆشکەین دانانی ئەم داوەرە لاوانە لە خولی ئیسپانی گواری کلاسیکۆ بۆ نمونە دەبینین ینی تۆ لە سەرەتای بەرنامەکەشەوە باسی لەوە کرد کە ئەم یاریە لە سەرتاسەری گیانەوە سیرەکە ینی گۆی زەوی بە تایبەت دانیشێ بۆ سیرکردنی ئەم یاریە بەڵامێشیتی تۆپی ئیسپانی ناوبژیوانێکی داناوە کە یەکەم جارێتی یاری کلاسیکۆ بەڕێوە کە ئیشاری ینی من ئەوەی تێبینی یەکەم زۆرێک لەو داوەرانی کاری کلاسیکۆ بەڕێوە بن شارەی شارەی دووەلیان نییە ئەمانە بوو خۆی ئەگە سەیریکەین بۆچی بە ئینگلیزەڵێ ڕوحی دەوریەکان یان ساحەبی تۆپی پێ لەبەرەوەی هەچ تەکنۆلۆژیایەکی تازە بێتە ئاراوە ئەم دەوریە بەڕێوەیە بە تۆ سەیری دەوری ئیسپانیکە نە شاشەیتیە نە چاوی هەڵۆکەیتیە یعنی پار عدەدی نقاتی بەرشلۆنا و ڕیال زۆر لە یەکەوە نزیک بوو بۆ گۆڵەی بیتس ئەنجامی دەوریە گۆڕە ئەم ساڵش ئەمە دوو گۆڵی بەرشلۆنای ڕەفز کردوێتەوە ئەگەر ئەو چاوی هەڵۆیە بێت نەخۆی تووشی ڕخنابێتەوە لیژنەوەی مەسەن لیژنەی ئۆڵۆمپی ئیسپانی نە تووشی ئەوەشە بێتەوە کە خەڵک گاڵتە بە حەکەمەکانی دەوری ئیسپانیکە تۆ سەیری کە حەکەمێکی لاوی هێناوە زۆر ئەگەر سەیری کلاسیکۆکانی ترکەی یعنی حەکەمی زۆر باش ئەنجاتوانێتی ئەو یاریە بەڕێوە بەرێ بەڵام ئێستا تۆ لاوێکە هێناوە زۆر شارەزانیە لە دەوری ئیسپانی زۆر شارەزانیە لە هەڵسو کەوتی یاریزانەکان زۆر یاریزان ئەگەر سەیری حەکەمێکی خیبرەدارکەین ئەگەر پێشتر یاری بەرچەی تەحکیمی کردبێ یان یاری بەرشلۆنا ئەزانێ بۆ من ماسکیرانۆ بەتونگی یاریەکە ئەبینێ کە ئەلەبە لە دوای تۆپ شتی زیایاکە ئەگە سەیری یاری حەکەمی دەوری ئیسپانین ڕیال مەدریدی کردبێ سەیرەکە سێرجۆ ڕەمۆس دایما عونف بەکارێنێ دایما ئانیشک بەکارێنێ بۆ لیانی یاریزان ئەمە ئەگەر یا بۆ نمونە سێرجۆ ڕەمۆس هەستێ بۆ سەرێ دایما تەرکیزەکاتە سەر و یاریزانە شتی زیایانەکە بەڵام تۆ لاوێکی هێناوەیەکی بە حەکەم تەمە ناکەم یاریکی خۆش بێ هەڵە بێ بەڵام گرنگە لەو یاریانەیە یاری حەکەمێکی خبرەدار بە تایبەتی کۆمەڵە یاریزان هەن
ئوستاس ئەزمونیان زۆر لەو حەکەمە زیاترەکەینەکانی کۆمەڵە عافیەتیانە و ئیستیغلالیەتی بەڵێ. بۆگە ینی من کاناڤارۆ بینی بێتمە و سەردەمەی کە لە ڕیاڵمەدی دایرە کرد زۆرترین ئیستیغلالی حەکەمەکەم ئەزمونەکانی کرد زۆرترین لەقتا ڕۆبەرتۆ کارلۆس بە عینن شوێ ینی ئینتیلاقی هجوومە برد ساموێل ئیتۆ لەو کاتە چەند کەڕەت ینی تۆپیە بە ڕۆناڵدینۆ بەشکە تۆپەکەی بۆڵاتەوە ناو ئەمان ئەیانزانی ئیستیغلالی و حەکەمانیانەکە هەر زوو کاناڤارۆ و کارلۆس لیانەیە ئیتۆ پێچێکە لە هەزمەکە بە تایبەتی تەحشیمیش خیبرەی زۆر باشیەوێ خاصەتەن یاریەکانە کلاسیکۆ تا بەردەوام بی لەسەرەوە شتی تازە ترێبینی شارەزابوون لە یاریزان ینی زۆر جارێ بینی یاریزان مەسەن تەمسیلی زۆرەکە ئەبێ حەکەمەکەت زیاتر تەرکیز بکات من ئەڵێم بۆچی دایناون اتحادی ئیسپانی ئەو حەکەمە هەندێک گلەیان کردووە هەردوو تیپەکە بەرشەلۆنە و ریال ئەم حەکەمە تابعی فولانە ئەمە ریالیە ئەمە مشجعی بەرشەلۆنە فهێناون من تەکیدم ئەم حەکەمە تازە نەنزیکی ریال و نەنزیکی بەرشەلۆنە فهێناون حتى گلەی ناکەن حەزە ڕۆژنامەکانی کە تەرۆنیان گلەی لەم داوەرە ئەو هەڵەیە تۆ قمەتی یاری کلاسیکۆ قمەتی یاری یعنی هەموو عالەم سەیریەکە و کاتەکەش ساعت سێ یعنی هەموو دنیا سەیریەکە لە یابانە لە دوورە هەموو سەیری ئەم یاریەکە فمن بەڕێی خۆم ئەو حەکەمەکانە ئەبێ جدیە بن و حەزەرە بێ لە کاتی لێن هەردوو یاریزانمان هەیە تۆ باست کردستە فێڵیان زۆرە فێڵیان هەیە چی ئەکا لە مەلعەب دیار نابێ لای حەکەم قمەتی یاری پێویستە حەکەمێک خبرەی زۆرە تحملی زۆرە هەمە هەیە لە دەوری ئیسپانی دوو حەکەم مهم من وعلاقی نییە بە بەرشەلۆنە و ریال فمن تأكيد سببكي أو تابعي فلان أو تابعي فلان وداينا زۆر باشەوە مەسا لە کۆتایی بەرنامەکەمە مەگەر دواشتان ما بێ لەسەر کلاسیکۆ با سەرەتا لە تۆ چیت ماوە لەسەر کلاسیکۆ بیڵیت حەزەکەم هەردوو تیپەکە ئامادەی باش بە عقلێتی باش بە ئیسلوبی باش حتى ئەبینین متعەتی دووگۆڵی ئێمە هاتوومە وەکو سەیری کێ ئەیباتەوە مشکلە نییە من ڕاستە من حەزم لە ریال ئەیباتەوە وغير من حزي لبرشلونة يباتوا بس من رأي خوم حزكين قمتي ياري اسلوب ياري فيرا بين دو جوليتشيا متعي دو جوليتشيا واخلاقي توبي بيتشيا سباسيتو بس خوش استاذ تو چیت ماوە لەسەر یاری کلاسیکۆ و ئامادەبوونیم تویتی بە بۆ یاری کلاسیکۆ من هیوادارم یاریەکی خۆش بێ ئێمە تەنها بۆ دایمە من بە خوێنگارەکانم بەڵێم ئێمە نابێت سێری بەشێکی شاشەی تەلەڤیزۆنەکە کە ئێمزین یەک بە یەکن یا سەفر بەیەکن دایمە سێری تەکنیکی یاریکەن شێوازی جوڵانی یاری زانەکان کەین دەڕیبەکان چێکا بۆی ئێمەش سفادەیەکی لەکەن نەک یاریزانە شتێکی ناشرینەکە سبێن ئێمەش بچین لە ساحەکە دووبارێکەینەوە شتە جوانەکانی لێوەرگن و شتە ناشرینەکانیش بۆ خۆیان شەڵا سەرکەوتۆ بن و دەستان خۆش زۆر سپاسی ئامادەبوونی هەردوو مامۆسای بەڕێز مامۆستا سەلامەرەوە مامۆستا شۆژ عەبدوڕەحمان سپاسانەکەم کە شیکاری تاوامان کرد بۆ یاری کلاسیکۆ بە هیوایەوەی کە بینەرانیش یاریکی بە چێژ ببینن لە یاری کلاسیکۆ کە وەک سەرەتای بەرنامە ژامەژەم پێکرد ڕۆژی شەممە کاژمێر سەی پاژنیۆڕۆ ئەم یاریە بەڕێوە دەچێت کە بە دڵنیاییەوە سەرکەوتنی بەرشەلۆنە لەم یاریەدا واتای کوشتنی چێژی خولی ئیسپانی دەبێت بۆ ئەوەی جیاوازەکەی ئێجگار بەرز دەبێتەوە و بردنەوەی ڕیاڵمەدی دیش جارێکتر گەڕانەوەی ململانەیە بۆ خولی لیگەی ئیسپانی جارێکتر سوپاسی ئامادەبوونتانەگەم ئایزانم بەرنامەم جارێ دەروی یاریگاشم پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بە خواتان ئەسپێرم خواتان لەگەڵ